بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکی تر لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژنی ڕەمەزانی 2026 بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەکەی خۆمان، بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام. لەم وەرزە زۆر جوان و گەشاوەیەی دوای نەورۆز و دوای جەژنی پیرۆزی ڕەمەزان، ماشەڵڵا ئەم بارانە خۆشەی کە تەواوی کوردستانی گرتووەتەوە، بارانێکی پڕ ڕەحمەت، جێی خۆیەتی سوپاسگوزاری خوای گەورە بین. ئەلحەمدوللا زۆر زۆر بکەین بە قەول، بە زمان، بە عەمەل، بە کردار، کە ئەم جوانی و ئەم زەویە جوانەی خوای گەورە سوودی لێ ببینین کاتێککە بارانەکەمان بۆ بارێنێ. پاک ڕایگرین و ژینگەکەمان بە پاکی بهێڵینەوە و کشت و کاڵێکی زۆر جوانی لێ بکەین لەم کوردستانە جوانەیە. باخ و باخاتەکانمان بڕازێنینەوە، سەرچاوی ئاوەکانمان هەمووی هەڵە قوڵێت. بەڕاستی ئەمە هەمووی نیعمەتی خوایە، سوپاسی خوا بکەین. ئەلحەمدوللا لەسەر نیعمەتە. ئەم ئەڵقەیەمان زۆر زۆر تایبەتە ئازیزانم، هیوادارم ئینشاڵڵا بینەر و بیسەری بن و سوودێکی زۆر گەورە لەم ئەڵقەیەمانە بینین و تەواوی ئەڵقەکەش هەر بڵین خوایە سوپاس بۆ تۆ لەسەر هەموو ئەم نیعمەتە گەورانەی کە بە ئێمەت بەخشیوە و ئەم نیعمەتی باران و جوانیەت داوە بە ئێمە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. خۆشەویستان، ئێمە لە ئەم بەرنامەی شیرینچا لە ئەم کەشە زۆر جوانەی کە ئەم ڕەحمەتە فراوانەی کە ڕووی لە ناوچەکەمان و بگرام وڵاتانەی دەوروبەریشمان و کوردستانی عزیزمان کردووە، ئەم بارانی ڕەحمەتەیە بەڕاستی جێخۆیەتی ئێمە سوپاسی زۆر زۆری خوای تەعالا بکەین لەسەر ئەم نیعمەتە گەورە و لەسەر ئەم بارانەی کە بۆی باراندوین، لە کاتێکە کە کەمترین زیانمان لێبینیوە بەڵام زۆرترین قازانجی لێ دەسەخین ئینشاءڵڵا. ئالەم شوێنە جوانە و لە ناو کەشی باران و هەور و سەوزبوونی کوردستانە لە خزمەت مامۆسایەکی زۆر عزیز و خۆشەویستین، جەنابی مامۆستا مەلا نازم هەڵەبجەیی. مامۆستا گیانێ خوا بەخێر بن. سپاس دەکەم، خۆتان بەخێر بن. قوربان گیان، لەسەر ئەم ڕەحمەتە سەرەتایی ئەم ڕەحمەتە و ئەم میهرەبانی خوای گەورە جەنابتان چییە فەرموون؟ الحمد لله رب العالمين، الحمد لله الذي رفع السماء بلا عمد وسخر السحاب المسخر بين السماء والأرض. الحمد لله الذي جعل من الماء كل شيء حي فأنبتت به الزرع وأحيا به الأرض بعد موتها. فسبحانه من إله رحيم بعباده حكيم في صنعه. والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم، الذي كان إذا رأى المطر وإذا رأى الغيث والصيب كان دائما استبشر واستبشرت معه القلوب، وكان يقول اللهم صيبا نافعا. فسبحانه وتعالى عليه وعلى آله وأصحابه ومن سار على نهجهم إلى يوم الدين. الحمد لله. أمصال جیاواز لە ساڵەکانی تر بارانێکی زیاتر بەسەرمانە ڕژاوە. الحەمدوللا. باران کانیاوێکە ڕەحمەتە بە هەموو نەوعەکانیەوە، مەگەر ئەوەی کەوا وەسفێک یان سزایەک خوای سوبحانەهو وتەعالا بیداتە پاڵی بۆ لەناوبردنی قەومێک کە ئەویش ڕەحمەتە لەبەرەوەی قەومێکی کافر و بێباوەڕ و دوور لە دین لە کۆڵی سەرزەوی ئەبێتەوە، ئەویش بەنیسبەت ئیماندار و ڕەحمەتە. ئەو شێوازە کەوا بوو. مامۆستای ئەزیزم، ئێمە ئەم ساڵ کە وەکو جەنابتان ئەزانن لە ئێستادا گەشتونەتە ئەوەی کە ئەڵێن مەسەلەن 900 ملیم باران باریوە، ئەگەر ئێمە لەو حەدە تێ بگەین هەر بە کورتی بەو جۆرەیە کەوا بوو 1 متر مربع واتە 1 ملیم لە 1 متر مربعە بۆ جۆرە قیاسەکرێ. ئەگەر گەیشتنە بۆ نمونە 1000 ملیم واتە 1 متر لە 1 متر مربعە 1 متر باران باریوە. لە ڕەحمەتی خوای سوبحانەهو وتەعالا ئەوەیە کەوا ئەم بارانە زۆرە نەبووەتە فەیەزانێکی زۆر دیار کەوا بکە
خەڵکی بکوێتە ناڕەحەتی خەڵکی جانی لە دەست بدا ئەوە شێکە لە ڕەحمەتەکانی کەوا ئەو بارانە خوڕ ئەبێتەوە و دەچێت بە ناخی زەویە و نابێتە زەرور و زیانێک بۆ ئێمە وەکوتم باران هەموو ڕۆکانی ڕەحمەتن بەوەشەوە کەوا سزایە بۆ بێباوەڕان. ماوەسا لە سوورەتی نوحەوە ئەزانم جناب الحەمدلله حافظ قورئانیشی دەوامتان بە وازم لە سوورەتی نوحایە کە حەزرەتی نوح باسەکە کە حەزرەتی نوح قەومەکەی بە تۆفان لە ناوچوون کەچی لە هەمان سوورەتە فەرمێ فەقولت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. يعني لهمان سورة كباسي حضرة نوح باسي طوفانا باسي أم ببارانيش من بوكا كخوا بهوي استغفار بهوي توبة كردن بهوي كرانوي باش حتى يكيك لخوانا سان فرمديكي بيغمس صلى الله عليه وسلم باسكا كافرمي هرك صالك بباراني دروز ببيت بزوري لەبەر گوناه بە تایبەتیش دوو گوناه زۆر سەرکێشی بۆ ئەوەی کە بێتەوەی قەحت و بێبارانی یەکەمیان زینا خوا پەنامان بات و وڵات تا بڵاو بێتەوە دوو هەمیشیان ڕیبا و سوخۆری لە ناو تاجر و دەوڵەمەنەکانە. ئەم سوورەتە و ئەم ئاەتانە چ دەلالەتێکی معنەوی بە ئێمادا لە سوورەتی نوحە؟ لە سوورەتی نوح بە تایبەتی وەکو جەنابت فەرمووت کە باسی ڕەحمەتەکەی زیاتر تۆخ کراوەتەوە و لە سوورەتی نیسا و هەروەها ئەنبیا و هود و حیجر و هەروەها لە سوورەتی ئەعراف و نەمل و شوعەرا مامۆستای بەڕێزم هەر ئاەتێک و هەر کەلیمەیەک مەتەڕ کە بەکار هاتبێت لە قورئانە ئیلا بۆ سزا بووە إلا بۆ سزا بووە وەکو ئیبن عەتیە لە تەفسیرەکەی ئەفەرمێ وأمطرنا عليهم مطرا فساء مطر المنذرين وأمطرنا عليهم حجارة من سجيل. لێرە شتێکی ترمان بۆ دەرەکەوێت لەوەی کە دابارین شەرت نییە باران بێت تەنها دەکرێت مەسەلەن وەکو ئاەتەکەی با بڵێن سوورەتی فیل ئەو سجیلە واتە ئەو سزایە ئەو ئاگرە کە وەکو باران ئەڕژا بەسەریانە دیسان و هەر بە مەتەڕ ناوی هاتووە کابوو هەر کەلیمێک کە وابزانم لە 11 شوێنەیە بە تەقریبی بەڵێ لە هەموو قورئانە کەلیمەی مەتەڕمان هاتبێ ئیلا بۆ سزا بووە. بەڵام لە بەرامبەر ئەوە چەند کەلیمەیەکی ترمان هەیە کە هەمووی ڕەحمەتە وەکو وابل وەکو فەتەل وەکو غەیث ئەوەی کە پێغەمبەرمان پێشوامان عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە داوای ئەکرد نەی ئەفەرموو خودایە مەتەڕمان بۆ ببارێنە بەڵکو ئەفەرموو اللهم صيبا نافعا وئەفەرموو اطلبوا الدعاء عند نزول الغيث بۆچی لەبەرێک ڕەحمەتێک ئەبارێ ڕەحمەتێک نازڵ ئەبێ بۆی بەڵکو ئەمە خوایە لەگەڵ دوعاکەتە یەک بگرێتەوە. من شتێک بە مامۆستای خۆم بڵێم کە ڕەنگە یەکەم جارە دێبی بیستی. ئاەتێکمان هەیە لە قورئان دەفەرمێ وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإن من شيء إلا عندنا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم. سورة حجر. ئوستازیان ئەم بارانە کە دەبارێت لە محیط و دیارە لە زەریاکانەوە دێت. ئەگەر جەنابت بزانی زەریاکان لە سەدا 97.7 سوێرە. بەڵێ لەبەرچی سوێرە لەبەرەوەی ئەو ئاوە خەسار نەبێ تاکو ئاو شیرین نەمان باتێ. ئەگەر هەمووی ئاوی شیرین بووایە ئەو ئاوە خەسارە بوو نەبوو بە ئاو واتە ئەو ئاوە سوێرە مانەوەی ئەو ئاوە شیرینەیە و 1.7 بەستەڵەکەکانن و لە سەدا 0.7 ئەچێتە ژێر زەوی و ئەڕوا و لە سەدا 0.3 تەنها و ئاوەکە ئێمە ئەیخۆینەوە و هەموو کەون و کائینات لەسەر تەنها ئەو لە 0.3 ئەژی ئەم سەرزەوی هەموو سەرزەوی. ئەو حەدیسەم بیرە خاتووکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ کەوا خوای سوبحانەهو وتەعالا لە سەد ڕەحمەتی تەنها یەک ڕەحمەتی دابەزاندووە. هەموو سەرزەوی ئەو لە 0.3 ئەیژێنێ. وەکو جەنابەت دەزانیکەوە هەموو گەردیلەیەکی زین و لە جەستەی هەر مرۆڤێکە یان لە جەستەی هەر حەیواناتێکە لە جەستەی هەر بەکتریایەکە لە 170 ئاوە. کەسێک کە تووشی نەخۆشیەکە بێت زۆر جار بۆ هیچ کەم ئاویە لەبەر ئێمە پێویستمان بە 2 لیتر ڕۆژانە ئاو هەیە بەلانی کەمەوە بۆی بیخۆین و ئیسفادە بکەین و جەستەمان وشک نەبێتەوە. کە جەستە وشکە بێتەوە جاریوە زۆر جار دکتۆرەکە ناتوانێت ئەسڵەن تەشخیصی نەخۆشیەکەی خۆتت بۆ بکە تێگەیتە ئەو حاڵەتە. بۆیە
ئەم شتانی کە بۆم باس کردی ئەمە تەنها چەند ساڵێکە دەرکەوتوە بۆ خەڵکە بەڵام ئێمە دەزانین کە پێش 1900 ساڵ ئەمانە دراوە بە گوێمانە بۆ خۆی ئەمە ئیعجازێکی عەلمیە بەڕاستی لەوەی کەوا ئینسان ئاخر ئەمڕۆ چۆن نەزانی بەکتریایەک بدۆزیتەوە بچیتە ناوی و بزانیت لە ساڵ چەندی ئاوە بەڕاستی ئەمە ئیعجازێکی زۆر گەورەیە جا پرسیارێکی جەنابتم لەبیر نەچێ بەڵێ وتمان ئەم بارانە بەڵێ لە هەموو کاتێکا ڕەحمەتە تەنانەت بۆ کاتێکی کە سزایە بۆ ئیماندار لە کاتێکا کە خۆی سبحانه وتعالى کۆی ئەکاتەوە ئەم ئاوە وإن من شيء إلا عندنا خزائنه کاتێک کە هەمووی دەبارێنێ لە شوێنێکە قوربانجان ئەو شوێنە کۆتایی پێیە بۆیە ئەفەرمی هەمووی بە ئەندازەیەک لە شوێنێکە بڵاوی پێکە و پێمان دەڵێن کەوا مادام بقەدەرە ئەم ئاوە ئەندازەیەکە خۆی سبحانه وتعالى دیاری کردەوە فأسكناها في الأرض واتر لەم ئاوە زیاد نابێ ئەمڕۆ زیاتر باریوە لێرە بەڵێ لە شوێنێکی تر کەمتر باریوە ئەمما ئاوەکە هەر ئەو ئاوەیە کە دابۆزیوە و تاوە کۆتایی هاتووە لەوێ یعنی زیاد و کەمی نیە ئەو ئاوە هەموو ساڵێک بەڵام لە شوێنە زیاتر ئەبارێ لە شوێنێک کەمتر ئەبارێ ئەو تووفانە دیارە ئەو حاڵەتە دروستەکە کەوا ئەم ئاوە هەمووی کۆ دەبێتەوە و لە شوێنێکا دەبارێ بێگومان زیانێکی زۆر دەگەێنێ هەموو سەرزەوی لەناو ئەبا وهي تجري بهم في موج كالجبال ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا دیارە قسەکە مەشهورە کەیتر شەپۆلی وای لێ دێ ئێستا بێنە پێشای خۆ ئەمە شاخێکی هە زۆر نەزم بێ لە چاو شاخەکانی ترە موجی وای بێت بەسەر تاکە زۆر لە شاخانە گەورەتر بێ ئەبێ چ ترس ناکێ بێ قال سآوي إلى جبل يعصمني منه قال لا عاصم اليوم من أمر الله ئەمڕۆ هیچ کەسی ڕزگاری نابێ جەبەل چییە و شاخ چییە سەرکەوە لەگەڵمان سەر نەکەو دیار ئیرادی وا بوو خۆی سبحانه وتعالى ئەویش لەبەروی کە بە هەلاک چێ و لە ناوچێ جا بۆی مامۆستای بەڕێز بەم جۆرە بەڵێ بۆی پێ سەسم ئەیفەرموو صەیبە نافعە بە وەصفێک بارانێک ڕەحمەت بێ و کاتێکە لە زمانی خۆیان بارانەکە زۆر باری فەرمووی اللهم حوالينا ولا علينا بیبارێنە لە چوادۆرەکەمان نەک لە سەرمان بەم جۆرە بەم وەصفە ئێمە شکرانە بژێری ئەکەین و ئەوەی ئێمە بزانین کەوا لە دوای تەشریفهێنانی ئەو پێغەمبەرە نازدارە بۆ ئومەتەکەی صلی الله عليه وسلم ئەو سزایەمان لەسەر هەڵگیراوە کەوا سزایەکی جەمعی بدرێن سزای مەسەلەن کۆمەڵەمان هەیە لادێ مەسەلەن سوزانم فەرعێ بەڵام سزای کۆمەڵی جیهانیانمان لەسەر هەڵگیراوبوونی ڕەحمەتی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئێمە الحەمدولله ترسی ئەوەمان نەبێتەوە تووشی حاڵەتێک بین لەو تووفانی نوح هەرچەنە زۆری ئەعجازیمان هەیە لەسەر ئەو حاڵەتێک کە جەنابەت باست کرد ئەعجازی عیلمی کە سەرماندویانە ئەوە وەکو تەفسیرەکان ئاماژەی پێ ئەکەن بەڵێ هەندێک قەولی عولەمایانمان هەیە لەسەری بەڵام ئەوەی کەوا ئەسەحترە ئەم تووفانە مامۆستای بەڕێز عالەمی نەبووە ناوچەیی بووە بەڵێ ناوچەیی بووە و تێکەڵبوونی لە دوای ئەوەی کە فەحسیان کردووە لەم علمی حەدیسی ئەمڕۆ تێکەڵبوونی دوو ئامان هەیە بە دەریای ڕەش ئەوە دەری ئەخاکە لەو ناوچەیە بووە و دیارە هەموو سەرزەویش خەڵکی تیانە بووە هەتاوەکو هەموو سەرزەوی بێ بڵێ بەڵێ بە ئەو ناوچەیە بووە و ئەو سزایان بەسەرا هاتووە بۆنی حاڵەتێکی خراپی خۆیان و بەسەریانە هاتووە سزایەکی خۆی سبحانه وتعالى بۆ کۆتایی هێنا بە کافران کە ئەوش بۆ خۆی ڕەحمەتی بوو مەوەسا هەروکو چۆن کاتێک کە باران نابێت هەمومان بەڕاستی هانابوو خۆی گەورە بین کە نوێژە بە باراناکەین و خەڵکی بەڕاستی بەردەوام متابعی هەواڵە کابزانێ ئومێدێک نییە بۆ باران بارین دوعاکەینە پەڕێنەوە خۆی بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە ئەی وەختێک کە بارانەکە باری وەکو ئێستا چی پێویستە لەسەر ئێمەی موسڵمانان کە ئاگامە لە سواس و ستایشی خوا بێ ئاگامە لە ئیستیغفار بێ ئاگامە لە بەردەوامی ئەم نیعمەتە بێ بەچی ئەم نیعمەتە دەوامیە بێت بەزانین ئەتوانین ئەم نیعمەتە بەردەوامی هەبێ بەزانین بە پێزانین واتە بە سپاسکردن بە شکرکردن ئەگەر بمانوێت لە نیعمەتێک تێبگەین ئەبێ لێی بزانین یعنی بزانین بارانەکە چییە ئەو کاتە دەتوانین سوپاسی دەسەرکەین ئەگەر ناتەن هەوا بزانین شتێکە و ینی حاڵەتێکە ڕوئەیە عەمەلیە ئەبێ بە لە زەریا و محیتەکانەوە دیارە ئەبێ بە هەڵمەچی بۆ ئاسمان ببارێ ئەمە زانی نییە بەڕاستی وەکو بەرەکەت وەکو ڕەحمەت سێرکرێ ئەو تا ئەبینی چەندین دەریا چەندین کانی وشک بووە ئەمڕۆ بە چاوی خۆتی بینی ئەو تا زیین بۆتەوە وأحيا به الأرض بعد موتها ئێمە دەبێت لە باران مردوو زیینوبوونەوە فێروین بەڕاستی مردوو زیندووبوونەوە ئەبینین لە دوای ئەوەی کەوا سەوزایی نامێنێ لە دوای ئەوەی تەنان زەرداییش نامێنێ وشک دەبنەوە دەمرن ئەو بارانە هەمویان زیندوو ئەکاتەوە ئەبێ بزانین کە ئێمەش ئاوا ڕۆژێک دەمرین و ئاوا ڕۆژێک زیندوو ئەبینەوە وەکو بەرەکەت وەکو ڕەحمەت وەکو ئەوەی کە باسمان کرد و هەروە وەکو یەکسانی ئەگەر دیقەت بین باران زۆر عادلە
وەکو ئێمەمانە نییە عادل لە بۆی کە ناڵێ مامۆستا فاتیح تۆزێ گوناحی کردو و نایبارێنم بەسەریا بەسەر تۆ ئەبارێ و بەسەر میشە ئەبارێ بە یەکسانی بەسەر دەوڵەمەنە ئەبارێ بەسەر فەقیرە ئەبارێ کابوو لە باران و یەکسانی فێرەبین لە بارانەوە بەرەکەت و ڕەحمەت فێرەبین لەوەی کە شتێکمان پێ بۆ هەمووی بێ ناوەکو بۆ تاشێ بێ بەخوا گەر بەدەستی خەڵک وایە لە وڵاتی خۆیان ئەیان باران و نەیانێش کاتە دەستی ئێمە بەزە الحەمدولیلا کە خوای گەورە خۆی خەزنی کردو خوای گەورە خۆی ئەینێرێ کابوو بەڕێزم هەتاوەکو ئێمە لە نیعمەتی باران بزانین ئەو کاتە ئەتوانین هەم لە حکمەتەکەی و هەم لە ڕەحمەتەکەی تێبگەین وهو الذي ينزل الغيث وينشر الرحمة من بعد ما قنطوا وينشر الرحمة لدواء أوي كوا يعني بأمل بن هوليك نابين شتيك نابين ترسكاية نابين خواهي قر أم رحمة أنيري بيقومان أو بخوي غيثيك أو بخوي زينو بونويك لمردن بله هر لاسنایم برنامه سیما لخدمت جناب تیما صاحب باران ورده باری بسر معنا طریش معنا کات ان شاء الله خوش معنا ما وصل ايما شلون لو تبغين ك ما وصل سعيد نصيب الرحمن بلا في مكانيا بس لواك كفرمين لبهارة وكم بهاري كيستسرتاتي ليرا 400,000 نوع لقلو درخت انواعي روك سردرياني وبعث وزين وبنوا پیشانیە مادا ئێمە چ دەرسێک لە بەهار و لەم سەوزیە و لەم جوانیە وەربگرین بۆ یادی مردن بۆ زیینوبوونەوەی دوای مردن بۆ حیاتە ژیانە هەمیشەیی و حەقیقەکەمان مامۆستای بەڕێز وەکو ئاماژەمان پێکرد باران واتە زیندووبوونەوە هەر لە جەستەی خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەر چاویشمان نەبینی و کوێربی با لە جەستەی خۆمانەوە دەست پێ بکەین کەوتمان لە سەدا ئەوەندەی ئاو پێویستی بەوەندە ئاو هەیە ئەگەر ناژی ئەگەر دەمرێ کۆتایی پێدێ ئێمە دوو هۆرمۆنمان هەیە کە پێیان دەڵێن هۆرمۆنی دڵخۆشی هۆرمۆنی ئارامی سیرۆتین و هەروەها دۆپامین ئەمانە لە کاتی بارانبارینە مامۆستا زیاد دەکەن یعنی ئەو دڵخۆشی بە باران و بەڵێ یعنی یەکسەر ئاماژەیەکمان پێ ئەدا تۆ ئەژیتەوە يعني خود أواني مثلا سر الصوز بيوت وزانو يعني خود أماجيك في أداء يكسر راس خو كواتو برو زيندو بنوا أبم أدي جين مو مال أمدو هرمونا أرجع إنسان دل خوش ببي ويدلين لصات شلي مروف ببينيني باران وهروا ببوني باران دل خوش بن يارا أمي اللي بشتوي كوا أم هرموني سيروتين وهروا دوبامينا وهروا كورتيزول كم أبيتوا إنسان سبحان الله دل خوشك هەیە حەزی گوێ بە دەنگەکەیەتی لەبەری شەپۆلی ئەلفامان بۆ دروستەکە باران شەپۆلی ئەلفامان بۆ دروستەکە ئەمانە هەموو ئاماژەن بۆ زیینبوونەوە کە 8.13 هێرتزە باشە کەواما ئەو شەپۆلەیەکەوە لە کاتی خەیاڵکردنە لە کاتی ئەندێشەکردنە ئەم شەپۆلە دروست ئەبێ خەیاڵەکەی وەکو نزار قوبانی لە شعرێک لە قسەیەکا دەڵێ مثلا المطر يغسل كل شيء إلا الذكريات سبحان الله كاتە ئەمەشی نەزانیوە یعنی ئەم شتانە تازە بەڵام ئەو درکی پێکردووە بۆی ئەڵێ باران هەموو شتێک گەسڕێتەوە ئیلا زیکرایات و یادەوەریەکان ڕێک بۆ کۆی پێمان بڵێ کەوا شەبەکەی دووسێ بێ لە مێشتا وا لێکا بیرکەیت و خەیاڵ بکەیت تێگەی ئەتگاتەوە ئەو جا ئینسان ئەگەر بەڕاستی مەشغوڵ بێ ناتوانێت بیرکاتەوە مەسەلەن ئەگەر تووشی قەلەقی بوو بێ ناتوانێت باشی بیرکاتەوە کەوابوو هەموو ئەمانە و زۆری تریش هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کەوا زیندووبوونەوە ڕوئەدا لە جەستەی خۆتە و هەروە لە چوادووری خۆتا کە ئەبینی ئەمە هەمووی بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایەوە کافر و بێ باوەڕەتوانی هەمووی ببینێ زۆر جوانم مامۆستا ئێمە نوێژە بارانە ئەو سونەتەیە کە بڵین کردومانە یا ئەیکەین یعنی خۆشە بیکەین و بەڵام ئاماژەیەکیش بە ئیستیغفار بکەین ئیستیغفار دەستکەوت زۆر لی دەسەکەوێت وەکو ئاەتەکەی ئاماژەت پێ کرد بڵێ ئێمە ئەوە وەکو بەڵگەیەکی معتەمەد باوەڕ پێکراو دروست لە بەردەستمانەیە وەکو هەیکەلێک بەکاری بهێنین بۆ زیندووبوونەوە وەروە بۆ باران بەڕاستی ئەگەر ئەو ئاەتە جێبەجێ بکرێ پێم وابێ ئەوە ئەڕاتە ئەو حاڵەتەوە فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا وتا دوایی ويمددكم بأموال وبنين يعني تۆ ڕەنگە بڵێ چ علاقەیەکە بێ مەسەلەن بە باران و بە بەنین و بەوانەوە بێگومان ئەچێتە بابەتی ڕەحمەتەکەەوە یعنی زۆری تریش هەن
بەڵام ئەمانە نمونەکەیەتی ئەمە نمونەکەیەتی الله ئەگەرنا زۆریتر هەیە ڕۆحت ئاسوودەکەی جوان ئەمە زیندووبوونەوەی مەسەلەن دڵخۆشەبی کەسیت بەرامبەر دڵخۆشەکەی خۆت پێ ئەگەینی مەشکت فراوانە بێ زیهن و ڕەهەندت فراوانە بێ خەڵک ئیسفادە لێ ئەکا و زۆری تر یعنی هەمووی لەژێر ئەوانە جێگەی بێتەوە ئەوە ئەسڵەکەیە و هەروەها فەرعی تریشمان هەیە کە لەژێرم ئەسڵا جێگەی بێتەوە ئەمە هەر بە ئەستەغفر الله هەمە هەر بە ئەستەغفر الله کردن ماوسە باسی ئەستەغفر اللهمان کرد ئێمە ئەم وەرزە خەڵکێکی زۆر الحەمدولله چون ڕەمەزان تەواو بووە بۆی سارد نەبینەوە چۆن ئەستەغفر الله بکەین چۆن زیکرەکان بکەین چەندێ بکەین باشە چەندێ دڵخۆشمانەکە چەندێ ئیسفادەی لێەکەین بۆ قیامەتمان مامۆستای بەڕێز مادەم باسی ئیستیغفارمان کرد باش شتێکی تریش بڵین لە غێری ئیستیغفار باوا تێ نەگەین تەنها ئیستیغفار واتە ئەستەغفر الله زۆر کەس هەیە تەنها ئەژمێرێ ئەستەغفر الله نەچۆتە ناخی یان کردداری بە ئەستەغفر الله نەکردووە ئەستەغفر الله یعنی چی من داوای لێخۆشبوون لە شتێکەکەم باش من تۆبە لە شتێکەکەم کاتێک کە من لە شتێک پەشیمانم ئەنجا تۆبەی لێ ئەەکەم ئەگەر بڕۆمە سەر کارەکە چی پەشیمانیت پەشیمان نیم تەنها دەم ڕاهاتۆ لەسەر شتێک وەکۆی تەسجیلێ داگەسێنی تەسجیلەکە بڵێ من خاوەنم نییە من خاوەنم نییە ئێتۆ با بڵێ خاوەنم نییە بەڵام تەسجیلەکە خاوەنێکی دروستی کردووە خاوەنێکی هەیە کابوو مامۆستای گیان ئەستەغفر الله دەبێ عەمەلی بێ دەبێت تەنها نوتق نەبێ دەبێت کار بە ئەستەغفر الله بکەی دەبێ بزانی کەوا ئەم کەش و هەوا خۆشی کە دروستە بێ ئینشاءالله ئەگەر شەڕ و شۆڕ بێرێ کە ئەچیتە دەرەوە ئاگەر لە ئیستیغفار بێ ئەگەر لە چاوت بێ ئەگەر لە زوبانت بێ ئەگەر لە تەسەڕوفاتت بێ ئەگەر لە چوادەورت بێ ئەگەر لە خێزانت بێ ئینسان مامۆستای بەڕێز لە کاتی تەنیاییە لە کاتێکا کە لە ماڵە ئەو کاتە ئەکەوێتە سەر پلێتی حەقیقی خۆی تێگەی کاو ئاگای لە عەمەلیە با بڵێن فەردیەکانی خۆی بێ تاکەکانی خۆی بێ حرمەتەکانی خوا سونەکانی خوا نەشکێنێ ئەمە هەمووی ئەستەغفر اللهە تەنها وتنی ئەستەغفر الله نییە بەتەنیا نیە ئەستەغفر الله لە هەموو شتێ هەتا وەکو بارانی ڕەحمەت بەردەوام بێ ئینشاءالله ماوسەگیان چیتان ماوە لەسەر ئەم بابەتە گرنگەکە بڵێ حەزمن باسی بکەن قسەکەی یوسف عەلەیهی سەلام لە خەیاڵمە ئالەم بابەتە ئەویش ئەوەیە پێغەمبەرێک لەناو مجتەمەع و کۆمەڵگایەکایە بەڵام 7 ساڵ باران نابارێ سیارەش بوونی نییە قەسر و قسووریش بە ئاسمان گۆ نییە وە زۆر شتی تریش هەندێک جار ئەم لێگرتنەوەیە سزایە بەڵام سزایە کەوا ئینسان درک بکاو بگەڕێتەوە حکمەتێک تاقی بێتەوە وهروە اختیبار و تاقیکردنەوەیە بەو جۆرە دەکرێت ئەمڕۆ ڕەنگە پێمان بڵن کاکەوە بەهۆی کارگەکانەوەی و ئەمە نازان بەهۆی دووکەڵی سیارەوە و دووکەڵی چیەوەیە بەڵام ئێمە لە زەمانێکا ژیاوین سیاری هەرتیان نەبووە کابینە هەر نەبووە چوزانم نەبوو شەریکە هەر نەبوو 7 ساڵیش باران نابارێ کابوو لێرە بەڵێ حکمەتی خۆی گەور لە پشتەوەیکەوە ئەم پێغەمبەرە دەرکەوێتەوە دینەکەی خۆی سەرکەوێ کەوا ڕازگۆی ئەم پیاوە دەرکەوێ و ئیلە ئاخری شتی زۆر تریشمان هەیە کەوا بوو حکمەتی خۆی سبحانه وتعالى لە پشتی نەبارینی بارینەوە ئەوەیە کەوا ئینسان بیەوێت لە حکمەتەکان تێبگا و دەرکەوێ حقیقەتی خۆی دەرکەوێ تەسەڕوفاتی خۆی دەرکەوێ لە کاتی نەبوونی بارانە چی ئەکا لە کاتی باران کە ئەگەر بە ڕەحمەت لێشی بینەوە لە کاتێکا کە ڕەحمەت لە سەری نەما چی ئەکا لە کاتێکا کە نەخۆشی هەیە چی ئەکا کە خۆی نەخۆشە چی ئەکا باشە هەموو ئەمانە ئەکرێ پێغەمبەری بێ نەخۆش بێ یعنی ڕەحمەتی لەسەر ڕای هەڵگیرا بێ لەو شتا پێی نەدرابێ یا لێ بگیرێتەوە جارێ بۆ کاتی یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وحی لێدا بڕێ کە ڕەحمەتە ئێستا بزانین چی ئەکەی بەبێ ئەوە چی ئەکەی هەڵسوکەوتت چۆن ئەبێ هەتا وەکو قەدری قیمەتی شتەکە بزانین بڕوا بفەرمو ئەگەر هەموو ساڵەکە باران وایە قەدری بارانمان نەزانین وە کەسێکیش نەبوو بیری لێ بکاتەوە بەڵام ئەم مودەتە الحەمدولله بە حکمەتی خوای گەورە ماوە ساڵێک کەمتر لە ساڵە زیاتر هەتا وەکو لەم حکمەتانە تێبگەی بۆی قەدری بزانین ئەوە هەموو شتەکەیە سلامت ئینشاءالله ماوەسەگیان ئەم نیعمەتی بارانە ئەم نیعمەتانەی کە خوا یاوێتی بە ئێمە ئەم ڕەحمەتەی کە جەنابە باسە کرد کە فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك يعني همشتي هالرحمة حتى أو نرمونياني في عنصر مقال خلقها أو نرمونياني مش لقال خلقها هم هر أبي بالرحمة وبزي خواي جوري أما شون إدامة بم رحمتانا بين بردوامي بكين بالذكر كاني بيانيان وإيواران بدعاء كردن أهلي ذكر بين أم نعمتانا من لي بۆ زیادە بێ یا لێمانە شارێتەوە ئایا چۆن زیکرێ بکەیت بەیانیان ئێواران باشە مامۆستای بەڕێزم
با شتێک ڕاستکەمەوە خوا لە دڵمایە. بەڵێ هەندێک کاتی ئەمە واتی ئەگەین وەکو لەمحەیەک ئاماژەم پێشتر کە ئیتر تەنها شتەکانمان بەدەم بێ وەکو ئیمتیحانەکانی مەکتەبی لێ هاتبێت تەنها لەبەرکە و بینوسە لەبەرکە و بینوسە دوای پێ بڵێ ماناکەی چێڵە نازانم نووسیمە یعنی کەسێک سەی هێناوە بوون من لە کوردیا سەی هێناوە کاتێک کە مایکەکە خیتە بەردەمی 200 بۆ ڕیسکا بە جوانی نازانێ ڕزیکە لای خۆی ئەمە بکرد و کردار و هاوڵناوە هاوڵکار و هاوڵناوە جێناوە و سوزان و شارستە و پارستە و ئەمانی خوێندووە بەڵام ناتوانێت 200 هەر بە کوردی بە زمانەکەی خۆی غێری ئینگلیزی و عەرەبی و ئەوانە بۆ چونکە تەنها لەبەری کردو ئێڵێتەوە با لەوە بینە دەرەوە یەک تۆز لەو بابەتە بینە دەرەوە تەنها بەدەم بێشتەکان بەدەمی شێکێکە لە هۆکارەکان وەکو چۆن دڵەکە و کردارەکە ژێکێک لەوان هەمووی بەیەکەوە ئیشەکە تاواکە ئەبێت دەست زیکر بکە ئەبێ قاچ زیکر بکە ئەبێت دەمە زیکر بکە ئەبێ زەبزەبەکانی مێشکە چوادر وەلەکون تەفەڵن غەلیظ القلب یان تۆ هیچ نەوتووە هەر دڵت ڕق بواە کەسێ بە چوادەڕ نەئەمە با یەک گوشەش نەڵی باشە اینجا عولەمایانی ئەمڕۆ پێمان دەڵێنکەوە هەموو ئینسانێکەوە بە چوادری خۆیان بە چەندین مەترە یانگەر ئەو کەسێکی ڕۆچوو بێ یادگی زۆر بەهێز بوو بێ ئەتوانێت زیاد لە 80 زیاد لە 100 وەکو ئیمامی عومەر لە شاخێکەوە بۆ شاخێکی تر لە خوتبەیەکەوە بۆ ساریە هاوار بکە و دەنگەکەی بگات بەو جۆرە ئەم شتانە گەورە ئەبێ جا ئەو ڕەحمەتە لیلعالەمینی کە جەنابەت باست کرد وەکو باران بۆ هەمووی بۆ کافر و بۆ ئیماندار بۆ هەموو جێگەیەک بۆ شوێن و مەکانێک نەبوو بووی وەکو باران ئێمە باسی ئەومان کرد باران بەڕێزم دەزانی کە یەک قەترە لە باران دەلالەتە لەسەر دەسەڵاتی خوا یعنی ئەگەر تۆ بتوێ قەترێ باران ببارێنی پێویستە زەوی هەمووی هی تۆ بێ و پێویستە ئاسمانیشە هەبێ ئەمە تەنها بۆ یەک قەترە باران و پێویستە زەریاشە هەبێ و پێویستە بە هەواشەیە ئەبێت دەسەڵاتت هەبێ بەسەر هەموو ئەمانە ئەنجا ئەتوانی دڵۆ پێ باران بارێنی باشە لە زەریاکان وەکوتمان سوێرە لەبەری خەسار نەبێ ئەم بۆ خۆی ئەعجازێکی عەلمی کاتێک کە ئەبێ بە هەڵم بەهۆی چی ئەبێ خۆریشە هەبێت تەوان خۆرەکەش لێ ئێ دەبێتەوە بە هەڵم ئەم هەڵمە تۆ تەنها وا ئەزانیتر بەزێبێت و دڵۆپەکانیەتە خوارەوە نەخێر بۆ جۆرە نییە ئەم هەڵمە پێویستی بە بایەکە ئەم بایە ملیارەها جوسەیماتی سەغیر و بچووک لە چوادری خۆی کۆ کردوێتەوە پێڵێن نەویات تەکەثر بە زمانی عەرەبی ئەمانەی لەکوێوە دەستکەوتووە ئەم ناوکانە ئەم بەکتریایانە ئەم ڕەشەبایە لە شاخ لە داخ لە دار و بەرد لە سەحراکان لە هەموو ئەمانە حتا لە جەسەی ئێمە ئەمانەمان هەمووی بۆ کۆ ئەکاتەوە و هەروەها ئەنجا هەورەکە لە چوادەوری ئەم نەویاتانە کۆ ئەبنەوە و دڵۆپەکان دەست پێ ئەکا و قورسە بێ و دەکەوێتە خوارەوە خۆگەر ئەم دڵۆپانە هەمووی بەیەکەوە بێ و ئەم هەورە بێنێتە خوارەوە دیارە بەر هەر کەسێک کوێ لە ناوی ئەبا چونکە تووا بینی ئەمە مەسەلەن هەورێکە بە ئاسمانە وەستاوە چەند کیلۆیەکە نەخێرە بچووکترین یان ملیۆنان تەنە جاری وایە ئەگە دیقەت بیت تەنها لە بەرازیل ئێمە یەک حاڵەتمان هەیە کەوە گەورەترین دڵۆپ تیاتۆمارکرا بۆ ئەویش 8 میلیمەتر بووە ئەمە گەورەترین دڵۆپ بووە هەروە شتێ ماسای خۆم بڵێم دەکرێ مەسەلەن بپرسین ئایا ماسی ڕۆژێک ببارێ یان مەسەلەن بۆق یان مەسەلەن چوزانم خوێناوە ببارێ هەندی حاڵەتمان هەیە ڕوویاوە بۆ من لە هیندستان لە وڵاتی کیلارا لە ساڵی 2001 خەڵک هاتنە دەورە سێرەکەن خوێنە بارێ بەڵام دوای توێژینەوەیان کرد سێرەکەن کەوا بەهۆی قۆزیە بۆ ناوی ئاڵجی بۆ بۆی ئەو قۆزیەوە دیارە بووە بە هەڵم و بەرز بۆتە و ڕەنگی بارانەکەی گۆڕیوە ئەکرێ بۆ قوماسی لە هەندی حاڵتە ئەبێ هێشتا نەبووە بەڵام ئەکرێ ئەویش ببێ یعنی گەردەلول لەگەڵ هەڵیگرێ لەگەڵ خۆیان بیبە چونکە ئێمە ئەزانین ئەم هەورە دوایە ئەبێتە ئەی بەسێ کە بەرزێ بێتەوە 2000 متر زیاتر بڵێ یەتە ناقص جاری وایە ئەبێتە ینی تۆپەڵێک بەفر یان با بڵێن سەهۆڵ تەرزە ئەنجا دوایی ئەتابێتەوە و دەکەوێتە خوارەوە ئەکری ئەمەش لەگەڵ خۆیان هەڵگرێ گەردەلولێک و بیباتە سەر و دوای سێرکەی ماسیە بارێ لەگەڵ بۆقە جا مەسم تەنها کورتی بکەمەوەلەوەی ئەم دڵۆپانە هەمووی ئەبارێ لەگەر هەڵ دڵۆپێکا و مێژوویکی خۆی هەیە وەکو شاعیر محمود دەروێش دەڵێ أحب المطر لأنه يعطيني عذرا للبكاء عزلێک مەیاتی تاوەکو بگریم وەکو چالی چاپن ئەڵێ حەزم لە بارانە لە بەروی گریانەکانم ئەشارێتەوە
وەکوتمان چەند خەڵک حەزیلێتی لە دەنگەکەی لە شەپۆلەکەی لە بەروی شەپۆلی پینک ساوندی تایە یا وایت ساوندی تایە ئەم شەپۆلانەوا لێکا کە ئینسان مرتاحکە دەرونیان مرتاحیکە دەنگەکەی لە بەرویکەوە دڵب کە ئیا لە ئاز لە بەروی دەنگێکی بەردەوام و یەک بە دوایەکە وەکو دەنگی سیارە و تەقەی دەرگا و ئەمانە نییە ئینسان نەفسیان مرتاحەکە هۆرمۆنەکانمان باس کرد هەموو ئەمانە نیعمەتن هەموو ئەمانە ڕەحمەتن ئێمە هەتاوەکو ئەم ڕەحمەتانە بزانین وەکو باسی جەناب باسی زیکرت کرد ئەمانە زیکرن یعنی کەسێ وا نەزانێت تەنها وتن زیکر بێ حتا وەکو بە دوواداچوون بکەی گەورەی ئەو خالقت بۆ دەرکەو ئەوە تۆ لە زیکرای ئەو تۆ لە زیکرا ئەژیت بڵێ بەدەم ڕەنگە بێتە هاوکارت ینی تۆ ئەگەر جستت سەرقاڵ بێ و دەمیشت سەرقاڵ بێ ئێتر و کاتە شتێکمانە بە ناوی یاد و یادەوەری و گەڕان و ئەوانە بەڵام ئەمێ تەنها ئەوە بڵێم کە یاد زیکر پێویستە گەڕانی لە دوا بێ ئەو گەڕانەوە ئەکەن کە بەردەوامی لە زیکرێت ماوەسا باعیسی زیکرە وانە ئەم بارانە ئەم نیعمەتانە کە هەیە ئێمە زیکری خواکەین بە زمان و کوژناوە فەرمووت بەس نابێ هەر لە زمان نابێت لە عمەلا بێت جنابەت ڕەنگە بۆ خوێندن دەرەوەی وڵاتە بینیوە شوێنەکە بینی زۆر سەوز و جوان بەڵام یەک شتی پیسیتیانە باخچەکانە شاخ و داخەکانە قەراغی شەقامەکانە چ ئامۆژگاریەک شتێک ئێمە بکەین ئەم کوردستانەمانی سەسێری کە من ئالێەوە شەخەڵە بینم یعنی کەس هاتووە سەیرانی کردو لێرە بەڵام شەخەڵەکەی کۆنە کردوتەوە لە کاتێکا ڕەنگە لەوێز نوێژی کردوێ زیکریشی کردوێ بۆ خوای گەورە چەند پێویستە ئێمە کە ئاهلی زیکری زمان بووین ئاهلی زیکری دڵ بووین ئەهلی پاک و تەمیزی و جوانی و پارێزگاریکردن لە نەزافەتی ئەم نیشتیمانە بکەین کە بڕاستی شەخەڵ وای لێنەیە کە ناشرینی بکات چەند خەتەرە و چەند گوناهبارین بەوە لە بیر مەجارێکیان چوین بۆ سەیرانگایەک سەیرانگای ڕیشێنیان پێوت لە لای خۆمان نزیک هەڵەبجە جەماعەت هەمویان چوون بەشێکیان دەستیان کرد بە خواردن و تەماتە جنین و خەیار جنین و ئەوانە و منی 6 عەلاگەم هێنا لە بەری شوێنەکە زۆر پیس بوو 6 عەلاگەی خۆڵی ڕەشی گەورم هێنا ئەوان خەریکی نان خواردن بوون من خەریکی پاکردنەوە بووم حتا وەکو منتیقەکە بە درێژایی چەند کیلۆمەتری هەر هەمووی پاک کردەوە هێندەی ئەوان چێژیان ئەبینی لە خواردن و خواردنەوە منیش هێندە چێژمەبینی لە پاکبوونەوە کاتێک کە لە ماڵی خۆتای ئەگەر پیسایەک ببینی لە سەرفەرشەکە چی ئەەکەی چی ئەڵێ باهی مناڵەکەی خۆشت بێ ئەی ناگە شەخەڵێک ببینی چی ئەەکەی من خۆم دنکە برنج ئەنی ئەگەر لە سەرفەرشەکە بینی نامرتاحەم کۆ یەکەم و یەکەم باخەڵ یاکەم یا لە مزگەوتە ئەم ئەرزەی ئێمەتیاین ئەم خاکە ئەم شوێنە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو مزگەوتە و هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو ماڵی خۆتە ئەگەر بۆ ڕازیبی بەمیش ڕازیەبی وەکوتم تەنها کابرا زیکرەکە ئاگەی لە ئەوە نییە تەنها زیکر نییە ئاگای لەوە نیێتەوە ئەمەش زیکرە ئەمەش یادە تۆ نابێ ئەرزە لە بەرکەی ئەو ئەرزە ئیهمالکە وەکو حەدیثە فەرمایشتەکە فەرمێ وەجوعیل لي الأرض كلها مسجدا ئێستا ئێمە ئەم شوێنەتی مزگەوتە بە دلیلی چی ئەتوانین ئێستا نوێژکەی لێرە یان نا بێگومان ئەتوانی کوابوو تۆ پیسایی ئەخەیتە ناو مزگەوت و ئاگار لە خۆت نییە شەخەڵ ئەەکەیتە ناو مزگەوت و ئاگار لە خۆت نییە ئەگەر ئیزافەی بووی جناب زیاکەم ماوەسا شتێکی جوانە فەرموو ئێسێمە ئەگەر میوانێکمان بێت بە تایبەتی خانمەکانی ماڵەوە یعنی سیرەکەی ماڵەکە زۆر جوان پاکەکەن و گسکەیەن هەموو شتێک حازرەکەن بۆی چاوی میوان نەچێتە سەر شتێک ڕەنگە نەقز بێ بۆم ئافرەتەکە لە ماڵایە ئەی ئێمە ئەم ئەرزە جوانە هەموو دەقێت جوانترین میوان سەردانیەکە وەکو جەنابە فەرمووت کە ئەرز هەر مزگەوتە مەلایکەکانی خوا بەردەوام سەردانی ێراکەن لەگەڵ هەموو دڵۆپێکی بارانە سەردانی سەر ئەرزەکەن چەند ناشرینە بەڕاستی مەلایکەمە ببینێ نوێژەکەین لەوێ زیکری خواکەین بە حساب ئاهلی سونەت و جەماعەتین بەڵام پیسترین ئەخلاقمان هەیە کە ئەو ئەخلاق ناگونجێ لەگەڵ موسڵمان حەل لە شت فڕێدانی باخێکەوە سەوزاییەکەوە هەتا ڕۆشتنمان لە شقامەکانە هەتا لێخوڕینی سیارەکانمان هەتا سلوبمان لەگەڵ خەڵکە هەتا ئەخلاقمان لەناو خەڵک و کۆمەلگایە ئەو سەیوەڕێز زیکر وەکووتمان ئەبێت لە هەموو جەستە و وەعز و قسە و گفتار و ڕەفتار تا بێ نەک تەنها لە زمانە بێ ئەگەر لە تەنها لە زمانە بێت تەنها لە زمانەیە ئەبێ زمان شیرین بێ قسە شیرین بێ ئەمە زیکرە ئەبێ شوێنەکەت پاک بێ جێگەت پاک بێ ئەبێ تەوجیهاتی پاک بێ ئەبێ دەستت پاک بێ قاچت پاک بێ عەورەت ئینسان هەموو شوێنێکی ئەبێ پاک بێ کەوابوو ئەو ئەرزی بەسەریا ئەڕوا ئەگەر بە هی خۆی نەزانێ با بزانێ کە هی خوایە با بزانێ کە هی خوایە هەر ئەو بزانێ کیفایەتە بۆ ئەوە بۆیە موسڵمان بەڕاستی ئەبێ موسڵمان لە
دەست و لە زوبانی پارێزراو بن کە تۆ لێرا شتێک ئەڕژی پیسەکەی کەسێک چاوی عەزیەت ئەی دەستی عەزیەتی هیلاشێکی بۆی ئەبێ ئەو کۆی کاتۆ لە بری تۆ هاتوو لێرە ئیسراحەتێ بکات گوێ بگۆڕێ سیری سروشتێ بکات کە خۆی سوبحانەهو وتەعالا بەخشیوێتی پێی دەگێڕنەوە جارێکیان لە کاتی ناشتنی یەکێک لە مەیتەکانە لە زمانی ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە سەحابەکان خشتەکە بەلاریدا ئەنێ ئەفەرمێ ئەو خشتە ڕێککەنەوە خشتە بەردە هەشتێکەیە ئەفەرمێ بۆ یا ڕەسوول الله ئەمە عەزیەتی مردووەکە ئەدا ئەفەرمێ نەخێر بەس عەزیەتی چاوەکان ئەیە ئێمە بۆچی عەزیەتی خەڵکی بین ئێوە تۆ شتێک ئەڕژی وازانی تەواوی تر ئەمە هەر ئاولیا کەوتۆ عەزیەتی منەی عەزیەتی منەی کە هاتووی لێرە خواردن و خواردنەوەی کە خۆی تو لێ سەر جادەکە فڕداوە شوشەیەکە لە ناوەڕاستی جادەکە شکاندوتە ئەوسا بچێتەوە ئاوی تەنجرە بچێتەوە ئاوی نازان فڵان شوێن ئەزانی چەند زەرر گەێنێ بە خەڵک ئەمەکە ئەم پیسێ ئەو قسەت کرد با من ئێت نازانم وەکو کۆتایی لێم وەرەگری یاوەکو مقەدیمەشە لە خزمەتە خزمەتدان شتێک هەیە کە ڕەنگە نەمان بیستی بێ پێشتر ئاەتەکەی کە ئاماژەم پێدا وەنزلنا من السماء ماء بقدر وتمان ئاوەکان زیاد و کەم ناکەن ئەمە علمە سلمێنراوە علمیان ئەکرێ ئەو دڵۆپە ئاوە ڕۆژێک بەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەوتبێ و چوو بێتەوە ناو دەریاکان و ببێتەوە بە هەڵم و ئێستا لەسەر ئێمە ببارێ بۆ ناکرێ دەیبزانە کاتێک کە شتێکی پیسیش ئاوا بڵاو ئەەکەیتەوە ئایا قسەیەکی پیسی وا بڵاو ئەەکەیتەوە حتا قسەش مامۆستا با بینی ناو بابەتەکەەوە حتا ئەم قسانەی سەکە من و تۆ ئەیکەین وازانی ترچێتە حوتە بەخەی ئاسمان کوزانیا ئەچێتە هەواوە ئەفەوتی و ئەسڕێتەوە دیلێتە بێ نەخێر قسە فەوتنیشمان نییە قسەکانی بەرزەبنەوە وەسێنەوە حتا ئێستا ئیش لەسەر ئەوەکەنکەوە بگەڕێن بە دوای دەنگەکانە بۆ منە دەنگی ئەینشتاین بۆزنەوە بیهێنەوە ئەگەڕێن لە فڵانە ئەستێر و لە فڵانە چی هەیە و دەستێکەوێ ئەم دەنگانش بەرزەبنەوە کە پەرداهاوامان هەیە لەسەرێتر هیچ ناڕاتە ئەو دی تێگەی ئەم شتانش ئەم تەنانە ئەم وشانە ئەم قسانێکە ئەیکن ئەوانیش دیسان و ئەمێنەوە ئەو شتە پیسەش ڕەنگە ببارێتەوە بە سەرمانە دیسان وەکو ئەو قەوزەیکەوە بوو بە خوێن و داباریەوە بە سەرمانە جا ئێمە هەر بۆ ئەو جێکە پیس ناکەین بەڵکو ڕەنگە ئەو هەڵمەکە یابێتی لەو شتە پیسەی جەنابەت فڕ بۆ لێوە بڕوات و دیسانەوە لە یابان باری یعنی ڕێک ئەو شتە پیسێک کە لێرە دادناوە ئاگای لە خۆی نییە بڕە لە منتیقەیەکی تر دیسانەوە پیسایەکە دادێتەوە بۆیە ئەم ئاوە پاکە و ئەم ژینگە پاکە خۆی گەر ئا بە پاشی دروستی کردووە و هەموو ئەمانە کە ئەبنەوە باران و ئەبارێنەوە بە سەرمانە با بە پاشی بێ ئەویش بە پاشی ئێمە بە پاشیەتەوە خۆی گەورەش عادلە دعاء نزايي كلكاتي بارانا بيكين اللهم صيبا نافعا يا ربي أم باران باراني خير وفر بركة بيت اللهم اجعلها أمطار خير وبركة لا هدم فيها ولا غرق اللهم إني أسألك خيرها وخير ما فيها وخير ما أرسلت به يا ربي أم باراني رحمتا خير وبركة زياد بكا ويران بوني بدوانيت زياني نبيتو زياني لينكين داوای خێر و باشەی ئەم بارانت لێکەین یا ڕەب ئەو خێرەشمان پێ بدە کە بەهۆی ئەم بارانەوە ناردووتە یا ڕەبی هەموو شوێنە بگرێتەوە و نەرم و هێمن و لەسەر خۆ بێت چەم و ڕووبار و کانیەکان ببوژێنێتەوە ڕەگ و ڕیشاڵی درەختەکان تێراو بکات و دۆڵ و شیوەکان پڕ ئاو بکاتەوە چۆلەکە و باڵندەکان و ئاژەڵە کێویەکان کەیف خۆش بکات زەویەکان تێر ئاو بکات ڕزق و بەرەکەتی زەوی و ئاسمان لەگەڵ خۆی بێنێت دڵمان خۆش بکات و ڕزق و ڕۆزیمان زیاد بکە یا ڕەب یا ڕەبی لەگەڵ بارینی دڵۆب دڵۆپیەم بارانە دوعاکانیشمان بەرز بێتەوە و وەرگیرانی پێ ببەخشە سبحان الذي يسبح الرعد بحمده والملائكة من خيفته يا ربي للسودي هور بروسكو هور كان بشمان بدو للزياني بدور من بقرا لدعاي خيري فريشتكان ببشمان مك يا رب اللهم صيبا نافعا اللهم صيبا نافعا اللهم صيبا نافعا اللهم إني أسألك رزقا واسعا طيبا مباركا فيه من غير كد واستجب دعائي من غير رد اللهم إني أسألك بعزتك وجلالك وعظمتك أن ترزقني وتفتح لي أبواب الخير والبركة اللهم إن كان رزقي في السماء فأنزله وإن كان رزقي في الأرض فأخرجه وإن كان بعيدا فقربه
وإن كان قريبا فيسره، وإن كان قليلا فأكثره، وإن كان كثيرا فبارك لي فيه يا رب. ئەگەر ڕزقی ئێمە لە ئاسمانە بۆمان نزیک بکەرەوە و دای بەزێنە ئیلاهە العالەمین. ئەگەر لە ناو زەویایە سەری بخە و بۆمان دەربخە، ئەگەر دوورە نزیکی بخەرەوە، ئەگەر نزیکە ئاسانی بکە و دەستمان پێ بکات، ئەگەر کەمە زیادی بکە و بەرەکەتداری بکە، ئەگەر زۆرە بەرەکەتی تێبخە و پاک بێت و حەڵاڵ بێ یا رب العالەمین. یا ربی حەمد و سەنا و ستایشی بێ پایان بۆ تۆ کە بارانی زۆرە بۆ باراندوین. یا ربی تروشکە ساڵی نەبینینەوە و ئەم کوردستانە و ناوچەکەمان و ئەم وڵاتانەی دراوسێ و هەموو وڵاتانی ئیسلامیە ئەرحەم الراحیمین تووشی وشکە ساڵی و تووشی نەهامەتی نەبێتەوە. وڵاتمان ئاوەدان و دوور لە شەڕ و بەڵای بکە. یا رب العالەمین شەڕخوازان لە ناو بەرە، ئیمانمان بپارێزە و عاقبەتمان بەخێر بگێڕە، خۆمان و ماڵ و مناڵ و ئازیزانمان لە دنیا و قیامەت بپارێزە و لە مردوەکانمان خۆش ببە یا رب العالەمین. آمین 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 یا مجیب السائلین.